سڵات لە بیاوڕێک ژیرتا لەگەڵا لە بەرنامەی سفر یەک ژیری ئەڵقی ژمارە 15 تۆمار دەکەین هەواڵی ناوازم هەیە لەسەر GTA 6 لەسەر COD Modern لەسەر چەندین بابەتی جیاواز و خۆش و ناوازە تکایە پێشەوەی دەست بە بەرنامەکەی بکەیت سەیری بەرنامەکە بکەیت تکایە لایکی و ڤیدیۆی لە بیر مەکە زۆر سپاسان دەکەم بۆ ڤیدیۆیەکانی ڕابردوو ڤیویەکی باشیە و لایکێکی باشیە بۆ نەمەستێ سبسکرایب چەناڵەکەم بکە ئەگەر تاوە کوێستانت کردێت چونکە هەموو هەفتان ڤیدیۆی ناوازە و کوالیتی بەرز لە چەناڵ یوتیوبەکەم بڵاو دەکەمەوە ڕێز و خۆشەویستم بە هەمووتان تکایە تا کۆتایی بینەر بن دا لێبردن دەکەم چەند کاتژمێرێک بەرنامەکە دواکەوت بەهۆی ئەوەی دوێنێ شەو گەیمپڵەی یاری The Last of Us Part 2 بڵاو کرایەوە ویستم بەیانیەکەی بۆتان ڕیکۆرد کەم و ئەڵقەیەکی فرێش بی لەگە زانیاریەکان بی بۆیە داوا لێبردن دەکەم لە دواکەوتین بەرنامەکە یاریێکی نوێی ئاشکراکرا بە ناوی شێرلۆک هۆڵمز چاکتەری یەکەم ئاشکراکرا یەکەم ترێلەرمان لێبینی ترێلەرەکەی زۆر سەرنجڕاکێش نییە بەڵام ئەو یاریە لە بۆ نەهۆی داهاتوی کۆنسۆڵەکانیش بڵاو دەکرێتەوە لە هەروەها لەوە پلەیستەیشن 4 و Xbox One Xش بڵاو دەکرێتەوە یاریەکە شێوەی فیلمەکانی شێرلۆک هۆڵمز دەبی بە شێوەی لێکۆڵینەوە و دۆزینەوەی سەرداوی نوێ لە بۆ دۆزینەوەی چارەسەر لە بەو کەیسەکان لە بۆی بزانین چۆن نەفەرە کوژرایە چۆن نەفەرێکەوە هەڕۆیە چێ ئەوەی کوشتیە ینی هاوشێوەی فیلمەکە دەبیتن بەڵام تۆزێک شێوەکەیان ئەسارەتر کردیە وەکو گەیمە بووە ینی خۆی گەیمە بەڵام نانەوێت سینەمایی بیدانێ وەکو گەیمەک بیتن نەک هاوشێوەی فیلمەکانی سەدەسەد ترێلەرەکەی زۆر سەرنجی ڕانەکێشان بەڵام لەوانەیە هەندێکتان هەستان لە گەمەی هەستان لە یاریەک بیتن لەسەر یاری لەسەر چیرۆکی شێرلۆک هۆمز ئەگەر کەسێک حەزی لە یاری شێرلۆک هۆمزیە تکایە لە کۆمنت بینووسی دەمێ ڕێنگۆ بزانم ترێلەرەکەتان بەدڵ بوو یان نا دەمێ ڕێنگۆ ببینم هەواڵی دوم باسیکەم بە باسی یاری COD Modern Warfare بکەین کە ئێستا خۆیان ئامادە دەکەن لە بۆ وەرزی چوارەمی یاریەکە و چەند دەنگوەیەک و دەنگۆ ناتەقریبان چەند سەرەداوێکمان بەدەستکەوتووەکەوە لەوانەیە لە وەرزی چوارەم لە سیزن 4 واتە لە باتڵ پاسی سیزن چوارەکەی یاریەکەی کارکتەرێکی نوێ بگەڕێنەوە ئەویش کارکتەری کاپتن پرایسە کاپتن پرایس لە یاریەکە لە ستۆری یاریەکە پاڵەوانی یاریەکە بوو وەروایە کە لەو کارکتەرانی خەڵکەکی زۆر خۆشی دەوێت لەوانەیە ئاکتیڤیژن ئەو کارکتەری بینتە ناو مۆدی ئۆنلاینەکەی تاوەکو گەیمەران باتڵ پاسی سیزنی چوار بکڕن هەم لە وارزۆن هەم لە مۆدی مۆدرن وارفەری ئۆنلاینەکەی کاپتن پرایس وەکو یاریکردن دەنگەی خۆشی هەیە لەوانێت سوود لە دەنجی وەربگرێت لەوانێت سوود لە هەندێک جوولەی وەربگرن کە هەندێک حرەکەی تایبەت بەخۆی هەیە هەمووی وەکو ئەنیمەیشن و وەکو دەنگ تایبەت بکەم بەو کارکتەری وە کاتێک گەیمەر یاریێکی ئۆنلاین دەکا بە کاپتن پرایسی لەوانەیە هەندێک قسە کە کاپتن پرایس بەسەران وەرنە ئێرە بڕۆنە ئێرە شوت تەقەلەوەی بکە تەقەلەوەی ماکە دیفاع بکەن هجوم بکەن ئەو کەلیماتانە لەوانەیە بە شێوەی کاپتن پرایسی بی گەیمەر هەستێکی خۆشە بیکەوە بە کاپتن پرایز یاری دەکات پرسیارەکان لێ بکەم هاوڕێیان دەمێ وەڵامەکەتان لێوەرگرم ئەویژەوەیە تاوەکو ئێستا لە ناو یاریەکانی COD خۆشەویستترین کارکتەر لەلاتان کامەیە من گۆست ڕۆشم زۆر خۆش دەوێت لە Modern Warfare 2 بەڵام کاپتن پرایس جێگەی تایبەتی لە دڵی من هەیە دەمێ ڕێنگۆش بزانم هەواڵێکی دیکەم هەیە لەسەر یاری Ghost of Tsushima هەواڵەکەش لەسەرەوەیە پەرەپێدەرانی یاریەکەی ستودیۆی ساکر پانچ ڕایانگەیاند ئەگەر بێت و ئەتوو زۆر بگەڕێنە ناو جیهانی Ghost of Tsushima واتە ئەکسپلۆڕیشن بکەی بەردەوام بە دوای شوێنی ون و شوێنی سیر و سەمەرە بگەڕێ بەسەر چیاکان بکەوی بەسەر ناو جەنگڵەکان بکەی بگەڕێ ئەو نوع ئەگەڕانە وا دەکات لوتی باشترت بەدەستکەوی واتە شمشێری باشترت بەدەستکەوی جلوبەرجی باشتر بەدەستکەوی هێڵمێتی باشتر وەقڵغانی باشتر بەدەستکەوی واتە یاریەکە گەیمەر ڕا لە کێشی تاوەکو بچین لوت بکەوە بگەڕێ و شتەکان ببینتەوە تاوەکو لوتی گەورەت بەدەستکەی لوتی بەرز بەدەستکەی واتە لەگەڵ بڕینی چیرۆکی یاریەکە کەلوپەلی زۆر گەورەت بەدەست ناکەوی تاوەکو کاراکتەرەکەتی بەهێز بکەیت چونکە بەخۆمان زانین ئەو یاریەش هاشەوەی یاریەکانی دیکەی سۆنی نیمسە RPG واتە کاراکتەرەکەت بەردەوام جلوبەرگ و تەرتیباتی دەگۆڕێ بەڵام ئەوانە شتێکیان کردیە ساکار پانچ شتێکی کردیە بە زۆری وا لە گەیمەر دەکا نەک بە زۆری دەفان ئۆپشن دەتوانی بگەڕێ دەتوانی نەگەڕێ وا لە گەیمەر دەکا گەبێت و بگەڕێ جیهانی یاریەکە بە جوانی ببینی وەشتەکە لێ بکۆڵیەوە بچیاندێک شوێن کە نەتبینی واوە خەڵکی دیکە لەوانەیە نەچن لەوانەیە کەرستەی زۆر باش بەدەستکەی جلوبەرجی زۆر جوان و نایاب و بەهێز بەدەستکەوی ئارەشم شەی زۆر باش بەدەستکەوی کە لە ناو یاریەکە بە بڕینی ئەو یاریەش لەوانەیە بەدەست نەکەوێت بۆ یاریەکە بانگێشت دەکا تاوەکو جیهانی یاری Ghost of Tsushima ببینی و پێم وایە ئەوەش کارێکی زۆر باشە تاوەکو گەیمەر هەموو شوێنەکانی جیهانی Ghost of Tsushima ببینی و سوود لەو لوتەی وەربگری هەروەها جەوێکی خۆش دروست دەکا و شوێنەکان دەبینی سەرنجڕاکێشی یاریەکەی زیاتر دەبی لە لای دەمێ ڕێنگۆ بزانم دڵخۆشن تاوەکو ئێستا بە یاری Ghost of Tsushima یاخود نیان لەلاتەوە گرنگ نییە ئەگەر بێت و یاریەکە بێدەیکڕی یاخودنا دەمێ ڕێنگۆ بزانم
هەواڵێکی دیکەم هەیە لە بۆ گەیمەرانی فیفای ئەویش فیفا ئەڵتیمەیت تیمە کە لە 2015ەوە ڕاگەیەنراوە کار دەکات ئەڵتیمەیت تیم تاوەکو ئێستا کە مۆدێکی ئۆنلاینی قمارە طبعا قماری تێدا نەیەکی قمارەکە بەڵام قماری تێدا فیفا ئەڵتیمەیت تیم زیاتر لە 6 ملیار دۆلاری بەدەست کەتێت تاوەکو ئێستا 6 ملیار دۆلار لە بۆ کۆمپانیای EA واتە گەیمەران بای 6 ملیار دۆلاری پارەیان لەناو فیفا ئەڵتیمەیت تیمی بەکارهێناوەتە پاکەکانیان کردیتەوە یاریزانیان لەو دەرچووە زاری یارزانەکان باشە زۆر نایەبە زاری باشە یارزانەکان خراپە من هاوڕێیەکی خۆم بزانم پارەشی هەلێنەدا بوو پاکەچی کردەوە ڕۆناڵدینیۆ لێ دەرچوو ڕۆناڵدینیۆ کە ئەو کاتی ئەو لە بۆی دەرچووتی سێم کەسم لە هەموو جیهان یاریزانی ڕۆناڵدینیۆم لە بۆ دەرچووە کە نمرەکانی زۆر بەرزە لە چاو یاریزانی دیکەی ئاسایی ڕۆژنامەنووس دانیێڵ ئەحمەد ڕاگەیان وتی EA پارێکی خەیاڵی بەدەستکەوتێ لە بۆ فیفا ئەڵتیمەیت تیمی ژمارەکانیشتان بۆ بخوێنمەوە دەڵێن لە ساڵی 2015 587 ملیۆن دۆلاری بەدەست کرد لە ساڵی 2016 660 ملیۆن دۆلار لە 2017 775 ملیۆن دۆلار لە 2018 1 ملیار و 180 ملیۆن دۆلار لە 2019 ملیارێک و 370 ملیۆن دۆلار و لە 2020 ملیارێک و 490 ملیۆن دۆلار کە 2020 کۆتاییشی نهاتیە واتە ساڵ بە ساڵ فیفا EA لە ڕێگەی فیفا پارەیەکی خەیاڵی کۆ دەکاتەوە بەڕاستی پێم سەیرە گەیمەران هەموو پارەی لە ناو یاری فیفای سەرف دەکەن ئەو پاکارە دەکەنەوە ئەو قمارە ئەلکترۆنیان جانەدەن من زۆر زدی بەکارهێنانی پارەی ڕاستەقینەمە لە ناو یاری ئەلکترۆنی لەبەرەوە یەک فێرە قمار دەکات گە بێت و قماربی ینی چۆن دەڵێ کردنەوەی پاکێک بیکردنەوەی لوت بۆکسێک بیکات و نەزانی چی تێدایە نەزانی پارەی بەست دەدەێت ئێستا بۆ نمونە یاری مۆدرن وارفەر من پارەی تێدا سەرف دەکەم مثلا پاکەچی دەکڕم بەڵام پاکە پێم دەڵێ کاکە ئەو شتانی تێدایە پێم ناڵێ کاکە لەوارەتی دەبی لەوارەتیدا نەبی ینی قمار نییە پارەکەی پێ دەدەم ئەشیاکەی وەردەگرم بەڵام فیفا کاتەکە تو $10 $5 $20 لە پاکەچی لەوانەیە هیچ ئەو یاریزان نەبێتەوە هیچ بەدڵ نەبێت وەلوانەشە یاریزانی وارە دەرسی کاتوم بە مشک شتدارنا دڵ دەرسی دڵ پێخۆش بێت کاتەوە قمارە کاتان لێ دەکەم هەم لە یاری فیفای و هەم لە یاری پەبجی مۆبایلیش قماری ئەلکترۆنی تاقی مەکەنەوە فعلەکی خراپە تام لە یاریەکەی ناکەی زیاتر مێشکل لەسەرەوەیە کە چۆن زیاتر کەلوپەل بەدەست بخەی لەوەی کە چۆن یاری بکەی و چۆن کوالەتی یاریکردن بەرز بکەیتەوە تکاتان لێ دەکەم ئەو قسەم لێ وەرگرن واز لە قماری ئەلکترۆنی ناو یاریەکان بێنن هەواڵێکی دیکەم هەیە لەسەر پلەیستەیشن 5 ئەویش هەواڵێکی وانی هەواڵ وەکو هەواڵ نییە بەڵام یەکێک لە ئینستگرام پەیدا بووە دەستکی پلەیستەیشنی دروست کردیە دەستی دوال سنسی پلەیستەیشن 5 دروست کردیە بە شێوەیەکەوە باوەڕ نەکراوە یعنی کاتێککە ئەمن بینیم وتم وەکدا زۆر جوانە ینی بەڕاستی لە سۆنی زیاتر دروست کرد سۆنیەتانی ئەو شتێک لەوانەیە بتوانین دروست کە مایکرۆسۆفت دەتوانین لەوانەیە ئەو شتێک دروست بکات بەڵام نایکەن لەبەرەوەی سەری زۆر گران دەبی لەوانەیە لە کۆنسۆڵەکەی گرانتر بی سەیرێکی بکەن دیمانێکی جوانە ینی گرافیکەکی زۆر جوانی بەکارهێنەیە شێوەیەکی زۆر جوان بەکارهێنەیە و من هیواخوازم ئای فاکەشتە خەوم دێ یوتیوب چ لێ کردم هیواخوازم سۆنی یان ئەکس بۆکس هیواخوازم ڕۆژێک ڕۆژان سۆنی یاخود مایکرۆسۆفت شتێکی لەو بابەتەمانە بۆ دروست بکەن کەوا زیاد لە حەدبی و خەیاڵی بێ ئێستا بۆ نمونە دوال سنسی پلەیستەیشن 5 جوانە پێشکەوتووە بەڵام تەنیا ڕەنگ گۆڕدرایە واتە سادێ شێوەکەی ئەکسبۆکسی ینی کۆنترۆلەری ئەکسبۆکس سیریس ئەکسی زۆر هاوشێوەی کۆنترۆلەری داجە بێگومان فیچەری تایبەتمەندیان هەیە لە ژوورەوە کە لە پێشتر نەمان بینی ئەلۆنمە هەزەکانی هەردووچیان شێوازی گرتنیان جیاوازی گەورەیان هەیە بەڵام مەسەر شێوەیەکی وابامە دروستکەم بۆ داهاتوو کە عقلمان بتەختەوە دەبێت ڕێنگۆ بزانم شێوەی ئەو دەستکارەدان پێت چۆنە لە کۆمنت هاوڕێن ئێستا یاری Call of Duty World War 2 بە خۆڕاییە لە پلەیستەیشن پلس کە سوپرایزێکی گەورە بوو هەندێکی دەڵێن هەندێکاتی دەڵێن هۆکاری ئەو سوپرایزەش کرد لە بەرچی یاری Call of Duty World War 2 یاخود زەری زیایی دووەمی Call of Duty کردە بە خۆڕایی لە پلەیستەیشن پلس یا مانگی لەبەرەوەیە لە مانگی 6 سۆنی کۆنفرانسە چی دەکات لەو کۆنفرانسەش شێوەی پلەیستەیشن 5 یاشکرا دەکات و لەناو کۆنفرانسەش
ئاکتیڤیژن یاریەکی نوێی کاڵ ئۆف دیوتی عرض دەکات بۆ یەکەم جار ترێلەرێکی بڵاو دەکاتەوە کە لە بۆ پلەیستەیشن 5 و ئەکسبۆکس 1 ینی ئەکسبۆکس سیریز ئەکسی بڵاو دەکرێتەوە لێ دەیانوێت خۆیان خۆشەویست بکەن تاوەکو بڵێن کاکە ئەو مانگی یاریی باشماندانێ و ئەو پلەشەیە پلەیستەیشن 5 و ئەوەش کاڵ ئۆف دیوتی نوێ ئەوە دەنگۆیە بە بڕای من زۆر زۆر لە ڕاستی دوور نییە لەبەرەوەی چەند ساڵانی ڕابردووش کاڵ ئۆف دیوتی کاری وای کردێ بوون ئەوێ ساڵێک کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفەر ریماستەر کرا بە خۆڕایی پێشەنجینێ بلاک ئۆپس 3 بوو 4 بوو کرا بە خۆڕایی لە ماوەیە چ کاتی ئەو کارە دەکە ئاکتیڤیژن هەموو جارێت تاوەکو یاریێکی نوێ کاڵ ئۆف دیوتی بڵاو دەکرێتەوە دەیوت گەیمەران بێن و ناو یاریە کۆنەکانی خۆیان و گەیمەران بینەوە ناو جەوی کاڵ ئۆف دیوتی کاتێککە یاریێکی نوێ بڵاو دەکەن و پلەیستەیشنیش کە لە پلەیستەیشن پڵاس بکەیتێ فری لەبەرەوەیە لەوانەیە بۆ بیرۆکەی خۆم بەڵام لەوانەیە دڵی گەیمەران ئەوەندە خۆش بکات چونکە مانجی ڕابردوو دوو یاری زۆر زۆر سەقەت کرێ بە خۆڕایی لە بۆ پلەیستەیشن پڵەسی کە باوەڕ ناکەم زۆر خەڵک بەکاریشی بین و هەر داڵۆنشی بکە ئەمە خەرچەند لە هەردووکم داڵۆن کرد بەڵام هیچیان بەکارنەدات پێشبینیەکەیەکەوە پلەیستەیشن 5 پێشبینیەکی گەورە هەیەکەوە لە مانجی 6 سەرەتای مانجی 6 هەنە دەڵێن هەفتەی داهاتوو لە مانجی 6 واتە سەرەتای مانچە 1 لە بۆ 6 6 لە بۆ 7 لەو مابەی نەبیتن پلەیستەیشن 5 بە فەرمی شێوەکەی دەبینین هەرچەندە دەڵێن هەموو زانیاریەکی عرض ناکەن تەنیا چەند زانیارێکی بچووک لەونە شێوەکەی و لەوانە 1-2 یاری بەڵام لە مانکانی داهاتوو نانی دەخۆین ئێستا نە دەبی تاواکەم ئەزە بێمە خوارێ زۆر نمایە وادێم دەمەوێت ڕێنگۆ بزانم ئەگەر بێتەوە پلەیستەیشن 5 شێوەکەی مثلا دیزاینەکەی بەگشتی جوانتر بوو لە ئەکسبۆکس سیریز ئەکسی ئایا شێوە و دیزاین بەلاتانەوە گرنگترە یاخود تایبەتمەندی و گەیم دەمەوێت ڕێنگۆ لە کۆمنت ببینم بابێمەوە سەر هەواڵەکانی GTA 6 وەکو بەڵێنە پێدان هەموو هەفتان بەخۆی بەس هەواڵەکی سەرەداوەکەبی لە بۆتان دەیم برادەرێکی زۆر داوا دەکات ژیر بەردەوام هەواڵ لەسەر GTA 6 بڵاوکەوە و هاتمەوە لەسەر GTA 6 چەند هەواڵێک بڵاو بکەینەوە یەکەم هەواڵێک لەسەر GTA 6 چونکە ئێستا GTA 6 کردە تەوەرەی تایبەت یەکەم هەواڵ لەسەر GTA 6 ئەوەیەکەوە کۆمپانیای Take-Two Interactive کە خاوەنی کۆمپانیا ڕۆکستارە کۆمپانیای گەورەکە خاوەنی ڕۆکستاریە ڕاگەیاندکەوە لە ماوەی 5 ساڵی داهاتوو 93 یاری نوێ بڵاو دەکەینەوە فەرمیە باشە فەرمی Take-Two Interactive خاوەنی چەندین ستودیۆنە خاوەنی چەندین کارمەندی تایبەت لە خاوەنی چەندین فرانچایز و یاریی زەبەلاهن بەڵام ئەوەی ئەمە فۆکسمانە سەر تەنیا GTA 6 ڕۆکستار لە ماوەی 5 ساڵی داهاتوو چەند یاری بڵاو دەکاتەوە بە بڕای من تەنیا یەک یاری وە خەریکی یاریێکی نوێژ دەبێت ماوەی 5 ساڵی داهاتوو یعنی لە ئێستاوە لە 2020 لە بۆ 2025 لەوانە یەک یاری بڵاو کاتەوە یاریێکیش نیوە بکە یاخود لە کۆتایی ئەو 5 ساڵە یاریی نوێ بڵاو کاتەوە لەبەرەوەی دەزای ڕۆکستار زۆر خۆی بە یاریەکانی خۆی ماندی دەکات تاوەکو یاریێکی نوێ بڵاو دەکاتەوە لەبەرەوەی ڕۆکستار نایەوێ شتێکی دووبارە بڵاو کاتەوە دەیەوە شتێک بکە تەکنیکێک بەکاربینیم کەوا نەکرا پێشتر کاتێککە Take-Two Interactive هەواڵی دووەمیش مەسەرەوەیەکەوەیە کاتێککە Take-Two Interactive خاوەنی کۆمپانیا ڕۆکستار ینی کۆمپانیای باوی کۆمپانیا ڕۆکستار کاتێککە ئەو خەبەریان بڵاو کردەوە چەندین کەس یەکسەر دابەزینە سەر GTA 6 وتیان کاکە دەمانەوێت بزانین GTA 6 لە چ کاتێکیە لە چ وەختێکیە ئێستا لە چ بەرەمهێنانێکیە چەند دەنگۆیە کە بەدەست کاتیە لە بۆتان لە ناو تویتەر دۆزیمەوە لە ناو ماڵپەڕ ڕێدەت دۆزیمەوە بە پێ ئەو دەنگۆیانەبی وە پێ بیرۆکەی خۆمبی GTA 6 بەداخەوە ئێستا لە سەرەتای بەرەمهێنانێتی ئەوە بە پێ ئەو دەنگۆیانەبی GTA 6 لە سەرەتای بەرەمهێنانێتی و بەڵگەشیان چێکە لە سەرەتای بەرەمهێنانێتی لەبەرەوەیەکەوە زۆرینەیان دەڵێن کۆمپانیا ڕۆکستار خەریکی بڵاوکردنەوەی یاریێکی دیکەیە جگە لە GTA 6 لە بۆ پلەیستەیشن 5 و ئەکسبۆکس سیریز ئەکسی ئەکسکلوسیڤ لە بۆ دوێ جا زۆر کەس دەڵێن ئەو یاریە بوڵیە بەشی دووەم زۆر کەس دەڵێن نەخێر بوڵی نییە ماکس پەینە هەیە دەڵێن نەخێر ماکس پەینیش نییە یاریێکی تەواو نوێ و بیرۆکەیەکی ئۆریژناڵە ڕەسەنە لەلایەن ڕۆکستاری نوێ تاقیب کاتەوە تا چەند پێویستە باوەڕ بۆ قسەیە بکەین بە بڕای من 150 لەبەرەوەی پێشتر دەنگۆمان هەبوو کەوە نزیکەی 6 ساڵە 5 ساڵە 4 ساڵە هەموو لەو کاتانە ڕۆکستار کار لەسەر GTA 6 دەکاتن بەڵام ئەو دەنگۆیە نوێیە کە دەڵێ ڕۆکستار تازە دەستی بە بەرەمهێنانی GTA 6 کردیە هەوکارەکەی پاڵپشتی ئەو دەنگۆی بکەین لەبۆ ئەوەیە ئەگە بێت و
هۆکاری ئەو دەنگۆیەش ئەوەیەکەوە وەکو دەزانین پلەیستەیشن 5 و Xbox Series X خاوەنی SSD زۆر بەهێزن دەتوانن یاریکە زۆر بە خێرایی لۆد بکەن. کۆمپانیای ڕۆکستاری چەندین ساڵە چاوەڕوانی دەکرد کۆنسۆڵەکان ئەو نوع هاردە SSD-یان بەدەستکەوی تاوەکو بتوانن تەکنیکە چینۆی تاقی بکەنەوە. لە هەڵقەی ڕابردووش بۆتانم باس کرد ئەگەر بگەڕێنەوە ئەگەر نەتان جێتان لێنە بۆ بڕۆم ببینن هەڵقەی ڕابردوو سفرێک ژیری ئەویژەوەیە ڕۆکستار دەیەوێت چیرۆکی یاریەکەی لە سەردەمەک بێ مەسەڵەن ساڵی 1970 دەست پێ بکات تاوەکو 2010 یان خۆ تاوەکو 2020 بەپێی تێپەڕبوونی کات کەش و هەوای یاریەکەی بینایەکان باڵەخانەکان بگۆڕدرێن باشتر بکرێن جوانتر بکرێن ئۆتۆمبیلەکان بگۆڕدرێن جا بۆ ئەنجامدانی ئەو کارش لە ناو ستۆری یاریەکە شتا ئەنجام بدرێ ئەوەیەکەوە ینی ساڵ بە ساڵ مەسەڵەن بنووسێ ئێستا 2009 مەسەڵەن پاش ڕۆژێک دوو ڕۆژ لە یاریکردنی بنووسێ ئەو 2010 ساڵەکان بگۆڕدە بینیەکان بگۆڕێت بۆ ئەنجامدانی ئەو تایبەتمەندیەش پێشبینی دەکرێت ڕۆکستار پێویستی بە هاردێکی زۆر خێرا و بەهێز بی تاوەکو لۆدکردنی ئەو هەمووە گۆڕانکاریە بتوانێت قبول بکات. یعنی ئێستا دوو دەنگۆی زۆر گەورە ماهنەیەکە چیان دەڵێن ڕۆکستار 4 ساڵە یاخود 5 ساڵە خەریکی یاری GTA 6 و لەوانەیە لە ساڵی 2021 یەکەم تڕێلەری لێ بڵاو کاتەوە و دەنگۆی دووەمیشمان هەیە دەنگۆیەکەش ئەوەیەکەوە دەڵێن ڕۆکستار نەخێر ئێستا دەستی بە بەرهەمهێنانی ینی ماوەیەکە لە 2019 لە 2020 دەستی بە بەرهەمهێنانی یاری GTA 6 کردیە لەبەرەوەی چاوەڕوانی تایبەتمەندێکی ئەوای دەکردکەوە هاردی SSD-ەکەی خێرابی و هەردوو دەنگۆ لەسەر یەکشت هاوڕانە ئەویش ئەوەیەکەوە ڕۆکستار کار لەسەر چەند سەردەمەکی جیاواز دەکات. ڕۆکستار خەریکی تایبەتمەندیەکە بەردەوام باڵەخانە و ساڵەکان بەرەو پێش بچین واتە لێک ساڵ و لێک زەمن و لێک ستایلی سیارە شوقەخانی کارکتەرەکان جلوبەرگ نەمینێتەوە بەڵکو بەرەو پێش بچین واتە هەردوو دەنگۆی گەورە کە لە دنیای ئێستا خەڵک زۆر باسییان دەکات لەو شتەی هاوڕانە جا ئەو شتە 100% ئەنجام بدرێ یاخودنا نازانم بەڵام هەر حەزم کرد ئەو هەواڵەشتان هاوبەشی پێ بکەم تاوەکو ئاگدار بن چکە هاوڕێیان لەوەی لەبیر نەکەن هەموو هەفتان من لەنەو پاش دەنگۆ و هەواڵی نوێ لەسەر GTA 6تان بۆ باز دەکەم چونکە زان خەڵکەکی زۆر دەیەوێ باسی بکەم هەر دەنگۆیەکم بەدەستکەوی جا پێتان دەڵێن دەنگۆیەکە ڕاستە یاخود ڕاست نییە ئەم ئەو دوو دەنگۆی کە باسم کرد 150 بە 50 ئەگەری ڕاستبوونیان تێدایە لەبەرەوەی لە زۆر شوێن هەمان دەنگۆ دووبارە دەکرێتەوە بۆ منە پێم وتن هەفتەی ڕابردوو پێم وتن کەوا ڕۆکستار لەوانەیە کار لەسەر یاریەکی GTA 6 بکە کار لەسەری جارێکی GTA بکەکەوە باڵەخانەکان بگۆڕژێن و من دوێنێ شەو هەواڵێکی دیکەم خوێندەوە کە دەڵێ دەنگوێشی زۆر جیاوازە یعنی لەسەر ئەو دەنگۆیی کە دەڵێ ئێستا خەریکی بەرهەمهێنانینە بەڵام ئیشان بە SSD-ەکەیە لەبەرەوەی بیانێ گۆڕانکاریەکان قبول بکە بە SSD جا هەردوو چی پێکەوە لە سێکشت هاوڕانەکە پێم وتن هاوڕێیان پرسیارتان لێ بکەم تا چەند چاوەڕوانی GTA 6 دەکەن بۆ منە ئەگەر بێ ڕۆژ یەکەم دەیکڕی یاخود چاوەڕ دەکەی هەرزان ئینجا بیکڕی دەمێ ڕێی گۆ لە کۆمنت بزانم زۆر سپاس بە بینینی سفرێک ژیری ئەڵقەی ژمارە 15 تا ئەڵقەی داهات و پێنجشەمی داهات و چاوەڕوان من لەگەڵتان دەبم هاوڵی ناوەزتان بۆ دەێنم تکایە لایکی ڤیدیۆیەکە بکە گەر نەت کردووە سەبسکرایبی چەناڵەکەش بکە گەر نەت کردووە